جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردەری چەند هەواڵ. ناڕزایەتی کشاوەرزانی سنە لە ئاست داخستنی سیلوەکانی ئەو شارە، ڕێزلێنان لە یادی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە، گواستنەوەی ئاکام خزر نژاد بۆ زیندانی نەغەدا، ئیدامەی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت، گاز و پترۆشیمی، ناڕزایەتی کرێکارانی ئەبنیە فەنی ڕێگەی ئاسنی باشوور و ڕۆژهەڵاتی ئێران، بەیانیەی چالاکانی مەدەنی و سیاسی ئێران بۆ بایکوتی خولی دووهەمی هەڵبژاردن، دۆخی خراپی تەندروستی ئەحمەد ڕەزا جەلالی پاش چەند ڕۆژ مانگرتن، سەرکەوتنی ڕازگەراکان لە فەڕەنسە و خۆپیشاندانی دژبەرانی فاشیزم لە پاریس، واگیان لە دەستان و برینداربوونی 39 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە ئیزمیر. درێژی هەواڵەکان، ناڕزایەتی کشاوەرزانی سنە لە ئاست داخستنی سیلوەکانی ئەو شارە. ڕۆژی یەکشەممە دەی پوشپەر کشاوەرزانی شاری سنە لە ئاست داخرانی سیلوەکانی ئەو شارە و لە ناوچوونی بەرهەمە کشت و کاڵیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێ راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو مەزرای گەنمی جوتیارانی سنە لە پشت پادگانی ئەرتش ئاگری گرت و وەزیانێکی زۆر بەر کشاوەرزان گەیشتووە. بەوتەی کشاوەرزان بەهۆی داخرانی سیلوەکانی ئەو شارە لەلایەن دەوڵەتەوە ناچار بوون دوورینی گەنمەکانیان دوا بخەن، بەڵام بەهۆی ئاگرکەوتنەوە هەموو بەرهەمەکانیان لە ناو چووە. شانی باسە کە هاوکات بەشێک لە چیای ئاویەر لە نزیک هۆتێلی لالە ئاگری گرتووە و ئاگرەکە بە هەوڵ و تێکۆشانی خەڵکی خۆباش کۆنترۆڵ کراوە. ڕێزلێنان لە یادی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە. ڕۆژی یەکشەممە 11 پوشپەر هاوکات لەگەڵ ساڵڕۆژی لەدایکبوونی پەیمان مەنبەری لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە دایکانی دادخواز لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە. بەپێی ئەو ڤیددیوانەی بەدەستمان گەشتووە دایکانی دادخوازی سنە هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخواز مەراسمی ڕۆژی لەدایکبوونی پەیمان مەنبەریان لەسەر مەزاری ئەو نەمرە بەڕێوەبردووە. بەشداربوونی ئەو مەراسمە وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. گواستنەوەی ئاکام خزر نژاد بۆ زیندانی نەغەدا. ڕۆژی یەکشەممە دەی پوشپەر ئاکام خزر نژاد هاوڵاتی خەڵکی گوندی کانی بۆداغی سەر بە پیرانشار با مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی نەغەدەکرا. ئاکام خزر نژاد ڕۆژی چواردەی پوشپەڕی ساڵی 1401 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاتی ورمێ گوازرایەوە. ناوبراو لەلایەن لەقی سە و دوی دادگای دوی سزاکانی پیرانشار بە سەرۆکایەتی قازی مەجیدی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم بە 2 ساڵ زیندانی تازیری محکوم کرا. ئیدامەی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت، گاز و پترۆشیمی. بەیانی دووشەممە 11 پوشپەر کرێکارانی پەیمانی و پرۆژەی شاغڵ لە پرۆژەکانی نەوت، گاز و پترۆشیمی سەراسەری ئێران بۆ 12هەمین ڕۆژی بەردەوام درێژەیان بە مانگرتندا. بەپێی راپۆرتی شۆرای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی نەوت، 22,000 کرێکار لە 115 شرکەت دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی دەستیان لە کار کێشایەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، وەلانانی پەیمانکار، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی جیاوازی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕزایەتی کرێکارانی ئەبنیە فەنی ڕێگەی ئاسنی باشوور و ڕۆژهەڵاتی ئێران. کرێکارانی بەشی ئەبنیە فەنی ڕێگەی ئاسنی باشوور و ڕۆژهەڵاتی ئێران ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە خاستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی ئێران خوازیاری پێدانی داخوازی دواخراوەکان
زیادکردنی حەقدەست، پەرداختی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ، نوێکردنەوەی گرێبەست، تەزمینی ئەمنیەتی پیشەی و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بوون. بەیانیەی چالاکانی مەدەنی و سیاسی ئێران بۆ بایکۆتی خولی دووهەمی هەڵبژاردن. ڕۆژی یەکشەمە دەی پوشپەڕ دەیان چالاکی سیاسی و مەدەنی نێوخۆ و دەرەوەی وڵات لە بەیاننامەیەکی هاوبەشدا خولی دووهەمی هەڵبژاردننی سەرۆکۆماریان بایکۆت کرد. بەپێی راپۆرتەکان 55 چالاکی مەدەنی و سیاسی کە بەشێکیان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بەندکراون لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاندووە کە حکوومەتی کۆماری ئیسلامی هیچ پەیوەندیەکی لەگەڵ دیموکراسیدا نییە. پاش کۆمەڵکوشکردنی خەڵک لە شۆڕشەکانی 98 96 و 1401 هەر چەشنە بەشداریەک لە گاڵتەجاڕیەکانی ڕژیم وەکو تەنزێکی چاڵ و ڕەش وایە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە وێڕای ئاماژەدان بە زەرورەتی ڕوخانی کۆماری ئیسلامی ڕایانگەیان کە بایکۆتکردنی سناریۆسازیەکانی دەسەڵات لەلایەن خەڵکەوە وەڵامێکی بەهێزە بۆ حکوومەت. نەرگز محەممەدی، پوران نازمی، گەوهەر عشقی، شعلە پاکڕەوان، قاسم شعلە سعدی ببورن، حشمەتوڵڵا تەبەرزەردی، عەباس واحیدیان شاهرودی و محەممەد نوریزادە لە واژۆکارانی ئەو بەیاننامەن. بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی چەند دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە. ڕۆژی یەکشەمە دەی پوشپەڕ جەلسەی دادگایکردنی چەند دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە بە ناوەکانی نەسیم غوڵامی سیمیاری، حەمید ڕەزا سەهلابادی، ئیحسان ڕەڤازژیان، ئەمین سوخەنوەر، عەلی هەراتی موختاری، حوسین محەممەد حوسینی و حوسین ئەردستانی لە شاری تاران بەڕێوەچوو. ئەو حەوت بەندکراوە هاوڕێ لەگەڵ ئەمیر شاهڤیلایەتی لە پەروەندەیەکی هاوبەشدا بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات، تێکدانی ئاسایشی گشتی، تەبلیغ دژی نظام، ڕوخاندنی دارایی گشتی، بەغی و ئەندامەتی لە گروپی چەکدار تۆمەتبار و بەرگیریان لە خۆیان کردووە. نەسیم غوڵامی سیمیاری مانگی گوڵانی 1402، حەمید ڕەزا سەهلابادی مانگی پوشپەڕی 1402، ئیحسان ڕەڤاز ژیان مانگی گەلاوێژی 1402 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرابوون. دۆخی خراپی تەندروستی ئەحمەد ڕەزا جەلالی پاش چەند ڕۆژ مانگرتن. ڤیدا مهرانیە هاوژینی ئەحمەد ڕەزا جەلالی پزیشکی بەندکراوی ئێرانی سویدی ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ سەبارەت بە دۆخی خراپی تەندروستی ئەو بەندکراوە هۆشداریدا. ئەحمەد ڕەزا جەلالی 8 ساڵ لەوەبەر بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل بەیەدام مەحکوم و لەو کاتەوە وێڕای ڕەتکردنەوەی تۆمەتی سەپێنراوەکان بەسەریدا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ئەو بەندکراوە سیاسیە ماوەی چەند ڕۆژە دژ بە بایەخنەدانی دەوڵەتی سوید بە چارەنووسی مانی لە خواردن گرتووە و گیانی لە مەترسی جددیدایە. بانکرانی هۆنەرمەندێکی دژبەری ڕژیم بۆ جاتگا. محەممەد فەتحی هۆنەرمەندی لایەنگری شۆڕشی ژینا و دژبەری ڕژیم ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بانگێشتکرا. محەممەد فەتحی لە پێیجی تایبەتی خۆیدا لە ئینستاگرام نووسیوێتی کە پاش سەردانی بۆ دادسەرای ئەمنیەتی ئێڤین بە تەبلیغ دژی نظام تۆمەتبار و بەرگری لە خۆی کردووە. ناوبراو لە ڕەوتی شۆڕشی ژینا سەبارەت بە خوێندنی گۆرانی سەفەر لەگەڵ تۆ بانگێشتکرا بوو. ڕۆژی ڕابردوو ئەو هونەرمەندە پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقا ئازاد کراوە. سەرکەوتنی ڕازگەراکان لە فەڕەنسا و خۆپیشاندانی دژبەرانی فاشیزم لە پاریس. ڕۆژی یەکشەممە دەی پوشپەڕ هەڵبژاردننی نوێنەرانی پارلەمانی فەڕەنسا بەڕێوەچوو حیزبی ڕازگەرای تونداژۆی مارێن لۆپێن زۆرترین دەنگی بەدەست هێنا و دژبەرانی فاشیزم لە پاریس لە ناڕەزایەتی بە بەدەسەڵات گەشتنی فاشیزم لە وڵاتە خۆپیشاندانیان کرد. بە پێ راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا حیزبی ڕازگەرای تونداژۆ کە دژبەری پەنابەران و یەکێتی ئەوروپایە 34 لە سەدی دەنگەکانی بۆ خۆی مسۆگەر کردووە. حیزبەکەی ئێمانوێل ماکرۆن 23 لە سەدی دەنگەکان و هاوپەیمانی حیزبە چەپەکان 29 لە سەدی دەنگەکانی بەدەستهێناوە.
پاش سەرکەوتنی حیزبە ڕازگراکان دژبەرانی فاشیزم لە شاری پاریس خۆپیشاندانێکی هەزاران کەسەیان بەڕێوە برد و دروشمیان بەرز کردەوە. خۆپیشاندانی خەڵکی کایسەری لە تورکیا شەوی یەکشەممە دەی پوشبەر خەڵکی فاشیستی شاری کایسەری تورکیا هێرشیان کرد سەر کاسبکارانی سووری و چەند کەسیان بریندار کرد. بە پێی زانیاریەکان خەڵکی شاری کایسەری تورکیا پاش دەستدرێژی سێکسی پیاوێکی سووری بۆ سەر کچێکی تەمەن 5 ساڵانی تورک ڕژاونەتە سەر شەقام و هێرشیان کردوە سەر ئاوارە سووریەکان و دوکانەکانیان ئاگرداوە. بە وتەی میدیاکانی تورکیا هێزەکانی پۆلیس لەگەڵ خۆپیشاندەران بە شەڕ هاتوون و چەند هێزی پۆلیسیش بریندار بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لەدەستان و برینداربوونی 39 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە شاری ئێزمیر. ڕۆژی یەکشەممە دەی پوشپەر بەهۆی تەقینەوەی گاز لە ڕستورانتێک لە شاری ئێزمیری تورکیا 4 کرێکار گیانیان لەدەستا و 35 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی ئۆژانس و ئاگرکوژێنەوەی ئێزمیر هۆکاری ئەو تەقینەوەیە هێشتا ڕوون نییە و بریندارەکان بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. بە پێی زانیاریەکان لەو ڕووداوەدا 4 کرێکار گیانیان لەدەستاوە و دۆخی تەندروستی کرێکارێکی دیکەش ناجێگیرە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد.